من خۆم خۆشتان ئاگادارن وەکو سکرتێری لیژنەی داکۆکی گروپم هەیە بۆ ڕۆژنامە نووسان و هەموو ئەو پێشێلکاریانێک کە بەرامبەر ڕۆژنامە نووسان نەکرێت دێتە ناو گروپەکەەوە من کۆنتاکتێکی ڕاستە خۆشم لەگەڵ ژمارە ڕۆژنامە نووسەکانمان هەیە هیچ پێشێلکاریەکیش لای ئێمە فرامۆژ نەکراوە بەڵام یەک شێوازەیە ئێمە کاتێک بۆ نمونە ڕۆژنامە نووسێک دەستگیر ئەکرێت لەگەڵ دەستگیرکردنەکە کەلوپەلەکەشی لێ ئەسەندرێت و لە هەمان کاتیشا سوکایەتیە جنێوێکی پێکرێت ئێمە قورسترین شت لامان دەستگیرکردنەکەیە کەواتە دێم ڕۆژنامە نووسەکە وەکو دەستگیرکردنەکە تۆمارەکەم ئیتر نایم جارێکی تر بڵێم ڕۆژنامە نووسەکە لێشی سوکایەتیشی پێکرا ڕۆژنامە نووسەکە کەلوپەلەکەشی دەستی بەسەرگیرە کەی سێگەیە دەست بەسەر کەلوپەلەکە گیراوە لەگەڵ کەلوپەلەکە جنێوێکیش بە ڕۆژنامە نووسەکە دراوە من دێم بە یەک حاڵەتی سوکایەتی ئەمە تۆمارەکەم خۆی ڕاستە ئەوەش ڕاستە کە ئەو ڕۆژنامە نووسە لە یەک کاتە ڕەنگە 3 جۆر 4 جۆر پێشێلکاری بەرامبەر بکرێ من 4 جار ڕۆژنامە نووسەکە تۆمار ناکەم دێم قورسترین کەیسی کامەیە ئەو بۆ ڕۆژنامە نووسەکە تۆمارەکەم چکە ئەوە بەلای ئەوانی کەش بەلای ئێمە بەهندن ئەوە لەو حاڵەتە لە حاڵەتێکی ترە ئێمە کاتێک تیمێکی ڕۆژنامە نووسیمان جاری وایە 5 تیمی 5 کەناڵ ئەچێت پرس کۆنفرانسێک تەختیەکە دەرگای لێدا ئاخرێ هەر 5 تیمەکە بە یەکەوە لەلایەنی کەسێکەوە هێزیەکەوە دەرگای لێدا ئاخرێت دێن ئێمە ئەڵێن یەک حاڵەتی پێشێلکاریمان هەیە چونکە یەک حاڵەتە ئەمە یعنی ئەم کەسە ئەگەر یەک ڕۆژنامە نووس بواە و دە ڕۆژنامە نووسن ئەم کەسە نەیهێڵاوە ڕێگ ئەو پرس کۆنفرانسە بۆ نمونە تۆمار بکرێ کەواتە یەک حاڵەتی پێشێلکاریە من نایم بە پێی ژمارەی ڕۆژنامە نووسەکان ئەڵێم یەک حاڵەت بەڵام 20 ڕۆژنامە نووس ئێمە لە سەتەری میکرۆ کۆمەڵێک تیممان دروست کردووە بۆ چاودێریکردنی هەموو پێشێلکارانەی ئەکرێ لەسەر ئاستی شارەکان و ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و لە ڕێگەی تۆڕێکی خۆبەخشانیشمان هەیە کە ئەوانی چاودێری ڕۆژەکە دەکەن ڕەنگە لە سندیکا کە ئەوان ساڵانە ژماری پێشێلکاریەکان تیاندا کەمترێکە هۆکارەکەی پەیوەند بێ بۆی کە ئالیەتی وەرگرتنی پێشێلکاری لەوێت جیاوازتر بێ و بە هەمان شێوەش ڕەنگە ئەو هەیکەلی ئیداری کە سندیکا هەیەی چکە ئێمە بەردەوام باسەوە دەکەین کەسەکانی کە لە سندیکا ڕەنگە کەسانی باشیان تیادا بێ کەسانی ئازادی خوازیان تیادا بێ بەڵام هەیکەلێتی ئیداری سندیکا خۆی لە خۆیدا مشکی خەلەلەکە لەوێدایە لای هەموو ڕوونەکە لەسەر ئاسی بەری کورد وەکو بە شێوازی بەری کوردستانی دابشکەوە ینی محاسڵاتی لایەنە سیاسەکان هەرێک و پشتی خۆی تێدا وەرگرتووە کە ئەمە وای کردووە سندیکا نەتوانێت دەستکراوە بێت و نەتوانێت پیشەیانە مامەڵە لەگەڵ بکە هەرچەندە سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان بەپێی یاسا کۆمەڵێک سەلاحیاتی زۆری پێدراوە کە بتوانێت داکوتی لە ڕۆژنامە نووسان و ئەو بربەست و عراقیلانی کێ بەردەم کاری ڕۆژنامە نووسی فەزای کاری ڕۆژنامە نووسی باشتر بکات بەڵام بەداخەوە پێویست نەیتوانی ئەو کارە بکات بۆیە هۆکارەکەی بۆ تەنها ڕەنگە ئەوە بێکە سندیکا ئالیەتی تۆمارکردنی پێشێلکاریەکان لە سندیکا لەگەڵ ئالەتی پێوەرگری پێشێلکاریەکان و تۆمارکردنی لە سەنتەری میترۆ ڕەنگە جیاوازی هەبێ ئەمە وای کرد بکە ڕێژی پێشێلکاریەکان ساڵانە جیاوازی هەبێت ئەتوان بڵێم بە درێژایی سیستەمی حکومڕانی حکوومەتی کوردی ئەو پێشێلکارانە کەم نەبوون کە بەرامبەر بە ڕۆژنامە نووسان و میدیاکاران کراون تا ئەندازەی کوشتن و لە گۆڕنانی ڕۆژنامە نووسانیش کە ئەمە نیشانەیەکی پرسیاری گەورە لەسەر سیستەمی سیاسی حکومڕانی لە هەرێمی کوردستان دروستەکە سندیکا و سنتەرەکانی تایبەت بە داخۆگیرن لە مافی ڕۆژنامە نووسان ئەوەندەی ئەرشیفی یاخود تۆماری ئەو سەرپێچیانە یاخود ئەو پێشێلکارانی کە بەرامبەر ڕۆژنامە نووسان کراوە ئەوەندەی تەنها ئەم داتانێن کۆکردوێتەوە داتاکانیان ڕاگەاندووە بنیوی ئەوە نەیانتوانیوە کە داخۆکی لە مافی ڕۆژنامە نووسان کەنوە ئەو کێشانی کە تایبەتن بە ڕۆژنامە نووسان چارەسەری بکەن بەداخەوە هەم سندیکا و هەم دەستگاکانی ڕاگەیاندن ناتوانم بڵم زۆربەی زۆریان لەژە هەژمۆنی حیزبان و میدیای سەربەخۆ زۆر بە کەمی ئەبیندرێەوە ڕۆژنامە نووسی سەربەخۆ زۆر بە کەمی لە هەرێمی کوردستانە بوونی هەیە دوجارەوانشی کە ئەڵەن سەربەخۆن زۆر جار دەبینی لەژێر پەردە و هەیمەنەی بەرەیەکی تر کە لە بەرەی ئۆپۆزیسیۆن خۆی دەبینێتەوە کار دەکەن و هەنگاو دەنێن ئەتوانم بڵم بەشێکی زۆری ئەو ڕۆژنامە نووسانی کە کار دەکەن زیاتر لە دام و دەستگاکانی حیزبدا کارەکەن و لە میدیاکانی حیزبدا کار دەکەن هەر بۆیە سندیکای ڕۆژنامە نووسانیش ئەتوانم بڵم بەشێکیان ئەتوانم بڵم بەشێکن لە حیزب و ئەم سندیکانش لەژێر هەژمون و کاریگەری هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەتی ئەو هێزانی کە لە چوارچەوەی دەسەڵاتدان کارەکانی خۆیان ئەنجام دەدەن هەر بۆیە زۆر جار ئەبینین دەستی حیزب دەستوەردەدرێتە کاروبارەکانی سندیکای ڕۆژنامە نووسان و سندیکای ڕۆژنامە نووسان ناتوانێت بە ڕۆڵی ڕاستەقینی خۆی هەڵبستێت.